ئەمە وای کردووە خەڵک هەم بدات داوا بکەن سەبارەت بە فڕێدانی پلاستیک هەنگاو بنێن. مانگی چواری زاینی دوای مۆڵەتی سەرەکی بوو بۆ ئەوەی قامیشی پلاستیکی و گوێپاکەرەوە لە بریتانیا خەداغا بکرێت، بەڵام پاشان کوڤید-19 هات. تەندروستی گشتی و ئەو ئاستەنگانی پەتا بۆ سەر بازرگانی هەیبوو وای کرد زیاتر سەرنج بدرێتە پەتاکە تاکەمکردنەوەی پلاستیک. بەلە بەرچاوگرتنی کارتێکردنی پەتاکە لەسەر دابینکردنی بەرهەمەکان، حکوومەتی بریتانیا بڕیاریدا یاسای نوێ بۆ فرۆشتن و بڵاوکردنەوەی شتەکانی پلاستیکی تا ئێستا بۆ دوا بخات ئەوە یەک جار بەکاردێن. لەم ڕۆڕا لە خاوەنپێشەکان قەدەغەکراوە لە هەر دۆخێکدا ئەو شتانی پلاستیکی نەدەنە خەڵک، بەڵام جیاوازی زۆر دەبێت خەڵک ڕازی بکرێت کە کەمتر فڕێ بدەن. سەبارەت بە پیسکردنی تاکە کەسی دەدوێن کە دەستەواژەیەکی نوێیە. خەڵک دەبێت لەوە تێبگەن کە کاتێک شت فڕێ دەدەن جاچ قامیشی پلاستیکی، بەستەکانی هەمبەرگر، بەستەکانی چپس بێت، ئەمە پیسکردنی تاکە کەسیە. دەمانەوێت جیاوازیەکە دەستنیشان بکەین کە خەڵک تێبگەن چ زیانێک بە ژینگە دەگەێنن. وەزارەتی ژینگە دەڵێت پێش پەتاکە خەڵکی بریتانیا هەر ساڵی نزیکەی 5 میلیارد قامیشی پلاستیکی، 316 میلیۆن جۆری پلاستیکی تر و 1 میلیارد و 800 میلیۆن گوێپاکەرەوەیان فڕە دەدا. هەر بۆیە پێشی ناوەندەکانی پیشە بگرن کە ئەم شتانە بۆ خەڵکی دابین نەکەن کارێکی زۆر گرنگ دەبێت، بەڵام بەداخەوە ئاستەنجێکی تریشەیە. دەمامەکان تەنیا یەک جار بەکاردێن و بۆ بەکارهێنانەوە نابن. ناوەندی پاراستن لە بوونەوەران دەڵێت هەروە زیاتر داوایان لێ دەکرێت یارمەتی بەو ماڵەتانە بکرێت کە لە نێو شتە فڕێدراوەکاندا گیریان خواردووە. پەتاکە دۆخی تایبەتی بۆ ئەو شتانە دیاری کردووە کە یەک جار بەکاردێن کە لە ڕاستیدا پێویست ناکات خەڵکیان لێوەربگرین. ئێمە زۆر جار دەتوانین شتەکان دوو جار بەکاربێنین. لە دەمێکدا تەندروستی تەنگەتاوی جیهانی زۆر جێگای سەرنجە بەربەرەکانی بۆ کەمکردنەوەی فڕێدانی پلاستیک تا ڕادەیەک پراوێز بۆتەوە. ناکۆچی کاران دەڵێن قەدەغەکردنی هەندێک لەو هۆکارانە دەستپێچێکە، بەڵام هێشتا وەک دڵۆپێک لە نێو ئۆقیانوسی پیسبووی بە پلاستیکدایە.